ئەمڕۆ دکتۆرە گەشین کەمالم لەگەڵایە باسی ڕۆتینەکانی پێست دەکەین چۆنەتی گرنگیدان بە پێست بە پێی وەرزەکان بە پێی هەندێک وردەکاری دیکە کاگەر لەگەڵمان بن دەیبیستن دکتۆرە بە خێراتی بانیت باش. زۆر سپاس بانی باش با لەوە دەست پێ بکەین گرنگیدان بە پێست خۆی لە چی ئابینێتەوە تەنها شتێکی ئاسایی ئەکرێمەش گرنگیدان لێ بە پێست یاخود هەندێک وردەکاری تر هەیە پێویستە هەموو کەس بکە. بەڵێ خۆی ڕۆتینی ڕۆژانە زۆر زەرورە بۆی چۆن گرنگی بدەین بە پێستمان ئیتر ئایا پێستی ڕوخسارمان بێ یان پێستی جستەوان بێ چونکە پێست ئێمە دائیمەن ئەیڵین و ئەیڵینەوە گەورەترین ئەندامە لە جستەدا لەبەرەوە ئەبێ حەقی خۆی پێبین چونکە پێست ئەو باریەرەیە کە ئێمە وەکو چۆنەڵی حیمایی هەموو جسمەکە لە کاریگەرە خراپەکانی کاریگەرە دەرەکیە خراپەکان سەبەب پێ ئەبێ ئاگاداری بین. چۆن ئاگاداری بین؟ بەڵێ چۆن ئاگاداری بین چەند نقطەیەکی ئەساسی هەیە لە ڕۆتیناتی ڕۆژانەمانە ئیتر لە خانمان نابیان لە پیاوانیان لە مناڵان نابێ ئەویش چەند شتێک لە خۆی ئەگرێ و بە پێی وەرزەکان ئەم ڕۆتیناتە ئەگۆڕێ گرنگترین شت ئەوەیە کە نێڵین پێست بە وشکی بمێنێتەوە چونکە هەموو وشک بوونێ خۆی فکرەیەک هەیەڵە پێست وەکو ئەرزوایە لە وشک بوونا شەق ئەبا هەموو وشک بوونێ کارلێکی خراپ لەسەر پێست دروستەکە وای لێ شەق ئەبا بەو پێ کاریگەری خراپەکانی و کاریگەری بە تەمەنبوون و چرجبوونی پێست سریع دەرەکەوێت یامانە بۆیە ئەبێ نقطەیەکی گرنگ هەیە کە ئەوەیە کە بە ڕۆژانە بتوانین شێدارکەرەوەیەکی مەزبوط بەکاربێنین کە مولائیم بێ و گونجاو بێ بۆ پێستی خۆمان ئەمە بەیانیان بەکار بێ شەوان بەکاربێت چۆن بەکار ئەویش بەپی جۆری پێستەکان ئەگەر پێستەکە وشک بێ ئەبێت چەند جارێ ڕۆژانە دووبارەکرێتەوە بەیانی و ئەسر و ئێوارە و یان شەوان پێشنووسنیان لە دوای حەمامەوە ئەگەر پێستەکە پێستێکی ئاسایی بێ ئەوە ئەتوانین لە ڕۆژێکا جارێ بۆ دووجار ئەگەر پێستەکە چەور بێ هەندێک جارێ شێدارکەرەوە بۆ جسم پێویست ناکە بەڵام شێدارکەرەوە ئەبێ بە دڵنیایە بۆ دەموچاو دائیمەن هەمان بێ بەڵێ ئەگەر چەوریش بێت چونکە ئەگەر تۆ دەموچاوەکە چەور بێ و پێستەکە چەور بێ تۆ عیلاجێک بەکارێنی بۆ نمونە سابوونی گۆگرت بەکارێنی بۆ و کەسانی کە پێستیان چەورە و ئەو چەوریەی پێستەکە بەهۆی گۆگرتەکە لا ئەبێ ئێخۆ دوای ئەوە پێستەکە دووچاری وشک بوون ئەبێ چەنەها چارەخواست کە سەردان ئەکا ئەڵێ دکتۆرە من پێستم وشکە کە فەحسیەکەی سێرەکەی پێستی چەورە ئەڵێ ئەی خۆ من دایمەن پێستم توێ خەڵەیە ئەو توێ خەڵانەجێ خۆی ڕاستەکە لەبەروی هەندێک جارەیە ساید ئیفێکت و مزاعفاتی ئەو عیلاجی کە بەکارێنێ پێستەکە وشکەکاتەوە ئەگەر وشک بێتەوە ولەو دواتر تۆ شێدارکەرەوەکی بۆ بەکارنێنی با پێستەکە خۆشی چەور بێ لە تێپەڕبوونی کاتا بەکتریا و ڤایرۆس و کەڕوەکان یعنی دووچاری ئەو کەسە ئەبنە و سەریعتر پێستی التیهابەکەت کەواتە بەکارهێنانی شێدارکەرەوە بۆ پێست ئەبێتەوەی زووتر چرجبوون و پیربوونی پێست بەڵێ بەکار نەهێنانی بەڵێ ئەگەر بەکار نەهێنێ بە دڵنیایەوە ئەبێتە ئەوەی کە سەریع کەسەکە چرچی بۆ دەرکەوێت چرچی پێش وەختی پێوترێ ئەمە شێدارکەرەوە چیتر بکەین بەڵێ ئێمە وەکو خۆر باباسکەین ئێمە وڵاتی ئێمە دائیمەن کاکتۆرگیان خۆ دەزای لە زستان و لە هەموو فەسلەکانە خۆرمان هەیە و ئەگەر خۆریشمان کەم بێ لە زستانە کاریگەری ئەشعی فەوق البەنەفسەجی هەر هەمانە لە پێستا لەبەرەوە بێت دژەخۆر زۆر بەکاربێنێت دژەخۆر شتێکی زۆر سەرەکیە بۆ هەموو کەسێک بۆ هەموو تەمەنێک ئەویش هەم دیسان بەپێی جۆری پێستەکە ئەگۆڕێ ئەگەر پێستی وشک بێ بێت دژەخۆرێک بەکاربێنێ کە کرێمی بێ ئەگەر پێستی چەور بێ ئەبێت دژەخۆرێ بەکاربێنێ کە ئۆیل فری بێ بێچەوری بێ یان جێڵی بێ باشترایان فلود بێ یانی وەکو ئاوا بێ دژەخۆر لە ماڵی شەو بەکاربێنێت چەند ئێستا چەند توێژینەوەیەک هەیە باسی ئەوەکە چەند ستەتیەکەیە باسی ئەوەکە کە ئەم ئینارانش لە ماڵە و لە ستۆدیۆ و لە ماڵی ئاساییشە ئەشعی فەوق البەنەفسەجی تایە لەبەرەوە بەو پێویستەکە لە ماڵی شەو بەکاربێنرێ بەڵام بە ڕێژەیەکی کەمتر لەوە چێ ئێمە خۆمان دژەخۆر قانونی دژەخۆر بەکارهێنان وایە نیو کاتژمێر جارێ وان 20 دقیقە جارێ پێش ئەوی بچیتە دەرەوە و دوای ئەوە 2 بۆ 3 کاتژمێر جارێ دووبارە ئاکرێتەوە لەوە چێگەر کەسێک بێ ژنی ماڵەوە بێ ئەو تەحەلولەی کە ئەچێتە دەرێ کەسەکە و بەرخۆر ئەکەوێ و تەحەلولی دژەخۆرەکە آخر بۆیە دوای 2 ساعت دووبارەکرێتەوە چکە دیگرێدێکشنەکە لەگەڵ خۆرە واتە وردە ئیفێکتی نامێنێ بەڵام لەوە چێ کەسێک لە ماڵەوە بێ جار بەکاری بێنێ کافی بێ چکە و تەحەلولە ناکات دژەخۆرەکە لەسەر پێستی بۆ ئەمان بۆ بەکارهێنانی دژەخۆرەکە هەر پزیشکی پێستمانەوەی یا خۆمان ئەتوانین بەڕاستی ئێستا وای لێ هاتۆ خەڵک ئەلحەمدولیلا زۆر جاری وا هەیە لە هەندێک ئایتما لە پزیشکەکە بەقەر پزیشکەکە لی ئەزانێ ئەگەر کەسەکە خۆی خوێنەوارەیەکی باشی هەبێ و بزانێ چ دژەخۆرێ بەکارە هێنێ بۆ پێستی خۆی ئەو بە دڵنیایەوە ئاساییە بەس تکایە با لە سەیدەلەکان بکڕێ لە بەروی خۆ دەزین کوالیتی کۆنتترۆل و لە هەمان کاتیشە نقطەیەکی تر هەیە لە دژەخۆرە ئەوەیە چۆن ستۆرج ئەکرێ چۆن تەخزین ئەکرێ ئەمانە هەمووی
کاری هەیە و جاری وایە سعرەکەی تۆزێ بۆیە گرانترە لەبەرەوەی بە کوالیتی کۆنتترۆل ئەڕوا بۆ شتان ئاڕوا لەبەرەوە باشترە کەسەکەیان لە دکتۆرێکی دەرمانساز ئەفو دژەخۆرەکە بکڕێیان بچێ بۆ ئەو دکتۆری پێستەی کە ساڵانە سەردانیەکە ئەو بۆیدانێ. زۆر باشە. بینەرای خۆشەویستمە بیرتان بخەمەوە کە بەرنامەکەمان ڕاستەخۆی و ئێوەش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پێیجی فەرمی کورسات دەتوانن لەسەر پێست هەر پرسیارێکتان هەبێ بۆم بنووسن و من جۆڵامی پێویستان بۆ وەرگرم. دکتۆرە ئەوانەی کە زانیاریان نییە پێمان بڵێ چ جۆر دژەخۆرێ بەکاربێنین بەپێی پێستی خۆمان چۆن بیگونجێنین. زۆر ڕاستە کاکتۆر لە دژەخۆرە دووسێ عنسوری ئەساسی هەیە کێکیان پێی ئەوترێ ئەڵترافایۆلێت ئەی کە PA بە PA تەخمینەکرێواتە ئەگەر PA-یەکەی چەند پڵەس زیاتر بێ وا نووسراوە لەسەر دژەخۆرەکە PA-یەکە چەند پڵەس زیاتر بێ ئەوە نەباشترە چونکە ئێمە UVA و UVB-مان هەیە. UVA-یەکە ئەو کالێکەیە کە زۆر ئەچێتە ناو UVB-یەکە ژەوەیە کە پەڵەوشت دروستەکە واتە ئێمە ئەبێ هەردووکی پرۆتێکشنمان هەبێ حیمای جۆری لایتی A و جۆری لایتی B-مان هەبێ بۆیە لەسەر دژەخۆرەکان شتێ نووسراوە PA یتر چەند پڵەس بێ یان SPF Sun Protection Factor SPF-ەکە چی هەڵە خەملێنێ ئەوەی کە حیمایی بیەکەکە جۆری بیەکەکە واتە SPF-ەکەی باشتر بێ بەقوتر بێ باشترە واتە ئەگەر SPF-ەکە سەر و پەنجا بێ باشترە هەرچەنە لە توێژینەوەکانیش ئەیسەلمێنێ ئەگەر SPF-ەکە سی بێ ئەگەر SPF-ەکە سەژ بێ لە سایە چواری ئەو مۆزوعایە واتە ئەم لە سایە چواری حیمایەکە کەمترەکە بەڵام ئاخر کاکتۆر لە سایە چوار زۆرە بۆ هەموو سەعاتێ دووبارە بوونەوە نییە ئەوی تر یعنی هەر لە سایە چواری کەمترە بێ واتە ئەگەر SPF سی بێ ئەم لە سایەنەوە چوار حیمایەکە ئەگەر SPF سەر و 50 پلس بێ ئەوە لە سایەنەوە حەوت یان لە سایەنەوە هەشت حیمایەکە واتە لە سایە چواری فەرقە بەڵام ئەوە مهمە بەڕای من ئەوە مهمە بۆ ڕۆژانە دووبارە بوونەوە هەموو ڕۆژێ لە سایە چوار لە سایە چوار ئەم تەراکومە زۆرەکە نیە تەنها ئەم تایبەتمەندی هەیە ئەم دوو تایبەتمەندیە زۆر گرنگە ئەنجا تایبەتمەندیەکانی تر وەکو باسمان کرد ئایا جۆری دژەخۆرەکە و کرێمیە ئایا جۆری دژەخۆرەکە و فیزیاییە یان کیمیاییە چکە دوو جۆرمان هەیە پێوتێ فیزیکال سانسکرین یەکێکی کەش پێوتێ کیمیکال سانسکرین بەڵا فیزیکەلەکان زیاتر بۆ ئەو کەسانە بێ کە پێستیان هەستیارە یان نەخۆشی ئەحمیراری وەردیان هەیە نەخۆشی ئەحمیراری وەردی جاری وا هەیە کەسەکە ئایبی نییە بەڵام بەس دژەخۆرێ بەکارێنێ دەموچاوی ینی سوورە بێتەوە ئاوسێ ئەڵە من هیچیش بەکار نایەنم بەس جاری وایە دژەخۆرەکەیە مەزدەری ئەوەی کە پێس هەستیارێکی بۆ دروستەکە بۆیە لە هەندێک نەخۆشی تایبەتە هەیە ئەبێت دژەخۆرەکە فیزیکەڵ بێ واتە ئەویان پزیشک تهدیدیەکاچی بێ چکە زینک ئۆکساید و ئەم شتانەی تایە تیتانیوم دایۆکسایدی تایە ئەم شتانەیە وا ئەکا کالێکی پێکهاتی دژەخۆرەکە بگۆڕێ کەواتەمە کیمیکەڵ و فیزیکەڵەکەمان باس کرد بەڵام لە ناحیەی ئەوەی کرێمی بێ یان فلود بێ کە وەکو ئاو وایە ئەوە ئەیشڵەقێنی ئەنجا بەکارهێنی یان هین جێڵی بێ ئێستا جێڵی لە پیاوان زۆر باشە و پیاوان حەزیان لێ بۆ لەبەر ئینڤیسیبڵە لەسەر پێست دەرناکەوێت بە هیچ جۆرێکە دژەخۆرت کردووە پیاوەکە حەز ناکە شاینی بێ پێستی ینی ها بری قەباتەوە لەبەرەوە جێڵەکان بۆ ئەوان باشترە بۆیە بە پێی جۆری پێستەکانی ژەگۆڕە ئەوانەی لە خانمانە بەکارێت ڕەنگە هەندێک ماوادی دیکەشی تیابێ بەڵێ ئەوە سوالێکی جوانە من خۆم بیرم چۆ شتە باسکەم مەوزوعی تنت لە دژەخۆرا زۆر گرنگە لە خانمانە تنت بەس ئەوەنەی کە تنتی تیابوو واتە میکەپی تیابوو کەسە ئیتر ئەوەی باشە پێیز ناکە میکەپ بکە یعنی ئەمە زۆر پوینتێکی ئیجابیە لە مۆزوعی دژەخۆر بەکارهێنان بەڵام هەندێک کەس هەیە حساسیەتیان بەو مادەی تنتە هەیە کە میکەپە لە دژەخۆرەکە هەیە بۆیە پیانەڵین وا باشترە دژەخۆرێ بەکارهێنن پلین بێ و هیچی تیانە بێ بەڵام بەڕاستی ئەگەر دژەخۆر میکەپی تیا بێتەوە کەسەکە دوو قازانجەکە یەکەمیان پارەی میکەپەکەشی لە کۆڵە بێتەوە دومیان ئەگەر دژەخۆرێکی کوالیتی بەرز بەکاربێنێ و کوای میکەپەکەی کە تیایەتی شایەتی کوالیتی بەرز بێ لەبەر ئەوە ئەو ماکە خراپانەی میکەپ کە لەسەر جەستە و دایمەن باسمان کردو لەکە لەسەر دەموچاو ڕۆایە ئەو ماکە خراپانە کەمە بێتەوانێ بینەرێکمان پرسیاری پلازمای کردو بێگومان وەڵامیەوەینەوە بەڵام دواترینەوە سەر ڕۆتینە ئاسایەکانی پێست کە شتی زۆر ئاسانترن ئەڵێ ساڵانە چەند جار پلازما بۆ خۆی پلازما شتێکی زۆر باشە بۆ پێست چونکە خوێنی خۆتە ئەو خەپڵی خوێنەیە کە جیاکرێتەوە ئێمە دایمەنەڵین مستەڵەحی پلازما هەڵەیە ئەبێ ئێمە بڵین پلازمای دەوڵەمەند بە
خەپلەکانی خوێن خۆچکە خۆی خەپلەکانی خوێنە ئیسیفادەکەی لەکەی بەڵام عامەتەن ساڵانە چەند جار بکرێتەوە ئەویش بە پێی خودی کەسەکە خۆی ئەکەوێت لە چەند ساڵی و پێت باش لە چەند ساڵی هەموو ئیشێکی جوانکاری وا نەسیحەت ئەکرێت لە تەمەنی سەر و 20 ساڵیەوە بکرێت چونکە توێژینەوەیەک هەیە باسی ئەوە ئەکا لە دوای تەمەنی 20 ساڵیەوە کۆلاجین وردە تێگەشکە یعنی لە ئەگەر کەسێک 25 ساڵ بێ لە سایە 5 تێکشکاوە چونکە هەموو ساڵێ بە ڕێژەی لە سایەکدا ئەبەزێ بەڵام معقول نییە خوار 20 ساڵ کەسەکە پلاسما بکا بەڕاستی قسەکەش ڕوانێ ئەوەش بگەێنێ کە لە دوای ساڵەوە بێ مشوری خۆت بخۆیوانێ بەڵام مشوری خۆ بخۆی بەس بەخوا کاک دکتۆر بەو فەزاعەتەش نایانی لەگەڵ ڕێزی زۆرم یعنی بۆ فەزاعەتە نا کەسەکە 20 ساڵ بێ تازە پێی نابێتەوە 20 بڵێ من پلازمای دەم و چاو ئەەکەم بەڕای من هەتا ضروریەت نەبێ ئەو شتانە باش نییە بکرێ هەرچەنە ئەمە لەوانەیە لە قازانجی خۆم نەبێ و لە تەلەڤیزیۆنێکی وەکو ئەم تەلەڤیزیۆنە گەورەی ئێوە ئەم شاشە جوانەی کورسات باسی ئەو مەوزوع ئەەکەم بەڵام تکایە خەڵک بەخۆیەوە نەیگرێ یعنی کەسێک 23-24 ساڵ لە قیمەی جەمالیەتی لە قیمەی جوانی معقول نییە چاولەیەکێک بکا کە تەمەنی 43-44 ساڵە وانە دکتۆرە با پرسیارە بکەم بەڕێزت کە چارەخوازێگێتە لا جار پیاو بەیاژن بێ ئەگەر داوای هەندێک لە جوانکاری بکە کە بزانیت پێویستی پێی نییە یاخود زەرورەت نییە چی ئەەکەیت زۆر قورسە باوەڕە بێ ئەم شتەی باسیەکەی ئەڵەی 2 ڕۆژ پێشەسە لەگەڵ مابووی لە بەروی ڕێک ڕۆژی چوارشەمە بوویان پێنجشەمە بوو لەو ڕۆژانەیە تۆزێ پێنجشەمان لای من تۆزێ قەرەباڵخترە لە بەروی من شەمان داوام ناکەم پێنجشەمان لە عیادە داوامەکەم و پێنجشەمان پزیشکی تر کەمتر داوامەکە باوەڕەکەی لەوە چێ 20 دقیقە بۆ چارەخوازێک هیوادارم گوێی لێبێ لەم تەلەڤیزیۆنی ئێوە باسی یعنی 7 ساڵ بووە کچێکی جوان دڵن هاتووە سەیریکەی لەگەڵ دایکیا هاتووە پێم ئەڵێ کە ئەبێ فیلەری لێوم بۆ بکەی تەمەنی 7 ساڵ ئەیتوەڵێکی بڕێک ئەوە هیوادارم خوا شاهیدە و خۆشی لێرە شاهیدە و دایکیشی شاهیدە 10 دقیقە قسەم بۆ کردووە کەنەیکە دوای 10 دقیقەکە ویستم ها تەحویلی دایکی کەم وتم کاکە گەر دایکی ڕازی بێ باشە بۆتەکەم دوایەوە هەر دایکی فەقیرە چی بکات دایکیشی جاری وا هەیە ناچارە بێ چونکەی قسەم پێ وتم باوکە گیان باشە ئەمەوێ قسەیە بڵم بزانم مەکتەبەکەت ئێڵن وتی دکتۆرە هەمووی لو توشتیان تەجمیل کردووە یعنی کەواتە فەقیرە ئەم خۆی لەو بینە بۆ بەوەی کە سەیری ئەوانەکە باوەڕەکەی بۆ منەکرد ئەخیرەکەی منوتم عاجزمە بە منوەکو پورێ بەو ناکەم یعنی خۆم خستە شەبیهی ئەوەی حتا ڕێک واموتم ئەگەر بۆ تۆی کەم 2 ڕۆژی تر کچەکەی خۆشم لێم داوە کاکە لەو تەمەنایە ئەی دکتۆرە هەز ناکەی پێویست بێ یاسایەکدا بنرێکە زۆر ڕاستە هیوادارم لە تەمەنی 20 ساڵێک و فەرمووی لە ڕۆژانستێکەوە یاسایەکە بێ کە هیچ پزیشکێکی پسپۆڕی جوانکاری بۆی نەبێ یاخود ئەوانەیش کە نەشتەرگەری زۆرەکەن ئەوەی کە زۆر پێویست نەبێ زۆر ڕاستە خۆزگەی نەبێ بکرێ یاخود بەلیژ نەبێ بنمونە بەڕێستە زانەی لە نەخۆشخانەی مناڵبوون ئەگەر خانمێک داوای نەشتەرگەری مناڵبوونکە خۆ نەدانرێ بەپێی حەزی خۆی بۆی ناکەن لیژنە هەیە ئەمەش وەکو بەڕێزت باست کرد لیژنەیەک هەبێ بۆ خواردتەمەنی 20 ساڵ بۆی شتەکە بەم جۆرە پەرە نەسەنێت باوەڕ ئەەکەی ئەمە یعنی بەجددی فکرەیەکی زۆر جوانەکە جەنابەت باست کرد زۆر عاقلانەشە چونکە ئەو پەڕی هەندێک کەس هەیە پێویستیان پێێتی هەندێک کەس هەیە ها کلێفتلیپ و ئەمانە پێویستیان پێێتی کە فیلەری بۆ بکرێ خۆی کرد 15 ساڵی ژە بوو ئەوانە تەشەوهاتی خوڵقیە ئەبێ چاکرێ بەڵام بەڕاستی ئەو قسەی جەنابەت ڕاستە ئەگەر لیژنەیەک هەبێ هەڵی سنگێنێ بزانە بەڕاست ئەمە پێویستی پێێتی یان ناخوار 20 ساڵ گوناحە چونکە کاکتۆر دوایی وامان لێیە ئەگەر خوار 20 ساڵ بیکە لە کۆمەڵگەیەکە ئەژین وردە هەمووی وەکو یەک دەرەکەون و هەرچەنە ئەمە وەکو باسم کرد ئەمە زەرەرە بۆ ئێمەک لە فیلدی ئێمە بەڵام لە تێپڕبوونی کاتا قازانجە چکە من ئیمانم بە شتێک هەیە کە پێوتێ کارما چی بچێنی ئەوە ئەدریتەوە یعنی کچەکەی خۆم حەزەکەم لە تەمەنی 15 ساڵ یا فیلەری بۆ بکەم نەخێر بە هیچ جۆرە من دایمەن ئەڵم کچم 7 ساڵ 20 ساڵ بی لێ ئێستا لێو بکەی ئەی 2 ڕۆژی تر کە بووی بە 40 ساڵ چی ئەەکەیت اینجا بەڕاستی شتێکی جوانکاریش هەیە بەڕاستی بابیڵین مەوزوعی جوانکاری جاری وە هەیە ئەم جوانکاریکردنە وای لێ تەتەڕوفی تیا ئەکرێ زیادە ڕۆی زۆری تیا ئەکرێ وای لێ کەسەکە ئەنجا لەمەیە 2 زەرەرەکەین یەکەمیان ئەوانەی کە پێویستیان پێی نییە بە بەردەوامی ئەیکەن و خۆیان تێک ئەیەن و خۆشتان بینەرن بە ڕۆژگارە لە سۆشیال میدیا ئەکتەرەکان زەلامە بەناوبانگەکان باسیەوەکەن کە چۆن خۆیان سەقەت کردووە لە لایەکی کەوە
مجموعەیەکی تر دروست ئەبێ ئێستا ئەمەش هەیە ئەجا هەر لە سنتەرەکەی خۆم ئەمە هەیە دووچاری ئەمە ژەبینەوە کەسەکە زۆر زەڕورە پێی تەمەنی 50 ساڵە ئەو هەموو چرچەی تایە و مادیەن زۆر ڕیلاکسە و هیچ مشکلی مادی نیە بەزەڵە بەخوا دکتۆرە فلانی دراوسێمان فلانی خزممان کردوێتی بەخوا نامەوێ وەکو ئەوان سەقەت بم ڕاستەکە ئەویش ئەوەنە ئەو کردوێت وایلیات و ئەم وایلیات و ئەنتی ئەو جوانکاریە بۆ ئەوەی پێویستیشی پێێتی کە بۆ تۆ کسێکی بەسیتە نایکە بەڵام دکتۆرە ئەمە بەشێکیشی کاری پزیشکەکە نییە کە بڵێ کە تۆ ئەمە بکەی جوان دەرناچێت ئێستا ئێمە کە چینە وەکو پیاوان بنمونە بەباس کە ئەچیتە سەر تاشخانە خۆ تۆ چاو لە پشتگوێ خۆت نییە ئەو خۆی ئەوە بۆ کاکە پێویستەوە نیە پزیشکیش بە دڵنیایەوە من تە دڵنیام لەوەی کە پزیشکانی کوردستان هەمویان بە زەمیرەوە ئیش ئەکەن بەڵام یعنی لەگەڵ ڕێزی زۆرم یەک نقطە هەیە ئێستا هەندێک سنتەر هەیە کراوەتەوە پزیشکی هەرتیان نییە ئەم کارانەشەکەن ئەم کارانەشەکەن بەجێەوە ئەیکەن بەڕاستی بەجێەوە ئیکەن چکە ئێمە وەکو سندیکای پزیشکانی پێستمان هەیە ئێ من ئەندامم لەوێ یعنی ئاگادارین زۆر چالاکن هەر شوێنێک بزانن کە پزیشکیتیانە دائەخرێ بەڵام هەندێک جارێ پزیشکەکە لە دەرەوەی وڵاتیە ئەی ئەمانە باسی ئەمانەکە کۆنتترۆل ناکرێ ئەوە وا من ئەم کچە حەڤە ساڵە لە لای من نەیکرد من خەمی ئەوم نییە لە لای من نایکە من خەمی ئەوەمە کە ڕقی لە منیش ئەبێ و دوای ئەوەشە چێ لە شوێنێکی کە خۆی سەقەت ئەکا ئەوەیە مشکلەکە بەڵێ ڕات چییە لەسەر ئەوەی کە هەندێک لە پزیشکان ڕیکلام بە هەندێک دەموچاو ئەکەن کە ڕەنگە لە کۆمەڵگەیە بە کەسی زۆر باش وەسف نەکرێن پزیشکێک کە لە پلەیەکی زۆر بەرزی زانستیایە کە چەند ساڵێک خوێنوێتی کە لە بەدەر لە کۆلێژی پزیشکێکە چەند ساڵێک بۆ دکتۆراکەی بۆ ماستەرەکەی بۆ پسپۆڕێکی خوێنوێتی ئەکرێ ڕیکلام یاخود لە ڕێی کەسێکەوە بانگەشە بۆ خۆی بکاکە ئەو کەسە ڕەنگە لە کۆمەڵگە پێگەیەکی باشیشی نەبێت ئەو خۆ تاوە ڕازگۆ بم سپاس بۆ خوای گەورە ئێمە ئەلحەمدولیلا وەکو ئێمە خۆمان دێرم باسی کەس ناکەین من و هاوسەرم باسکەین سپاس بۆ خوای گەورە هەتا ئەم لەحزەیە لە یەکەم ڕۆژی دەستپێکردنی 2014 کە سنتەرمان داناوە تا ئەم لەحزەیە نە ڕیکلامان بە کەسێک کردووە نە لە هەموو ژیانمانە ئیشێکمان کردووە بە خۆڕایی بۆ ئەوەی کەسەکە بچێ دیعایەمان لە دەرەوە بۆ بکە لەبەر ئەوەی ئەمە هەڵەترین شتەکە ئاکتۆر قسەکەی بەڕێزت زۆر جوانەوە تۆ خۆت پزیشکی بۆیە هەست بەو شتە ئەەکەی هەست بەو شتە ئەەکەی کە پزیشک خۆی بە مەرتەبەی خۆی وردە ئێمە هەمومان هیچمان نەزانی و وردە سەرکەوتوین باشە معقول نییە تۆ پزیشکێبی بەهۆی ئەکتەرێکەوە یان زۆر ڕێزم قەزم لەوە نییە لە شەعنی هیچ کەسێکم کەمەوە بەس بەهۆی کەسێکەوە هیوا هەیە لە سوۆشیال میدیا زۆر محتەرەمە و زۆریش خەڵک خۆشیەوێ حتا ئەگەر واش بێ بەس معقولێتی تیانە تۆ بە خۆڕایی ئیشەکەی بۆ بکەی من بیستومە جاریوە هەیە پارەشی پێئێن یعنی پارە ئێن بە کەسەکە بۆی ئەو ڕێکلامە بکرێ بەڵام من لەگەڵ ئەوەیان ئەگەر کەسەکە خۆی حەسکات چەنەها جار هەبووە لە ئینستاگرامی خۆشمە چارەخوازەکە ئیشم بۆ کردو یەکسەر سناپێکی هەڵگرتە و توێتی ئێستا لە لای دکتۆرە گەشینم واوە من علاقم نییە بەسەریەوە ئەوە فیدباکی خۆیەتی و زۆر سپاس و ماڵی ئاوا بێ و زۆری پێزانم بەڵام ئەمە نەبێتە هۆی ئەوەی بۆیە دیعایەت بۆ بکە شتەکە قازانج بێ واتە تۆ قازانجێکی مادی لەم بکەی لەبەرەوەی تۆ ئەمەکەی بەوەی کە ببێ بە مۆدێلێ بۆ تو خەڵک جەزب بکە لە هەمان کاتە ئەوش قازانجێ لە تۆکە بە خۆڕایی ئیشەکەی بۆکەی چۆن شتی وا ئەبێت تۆ بۆ بە خۆڕایی بۆی بکەی یعنی تۆ لەوە بەرزتری کە ئیش بە خۆڕایی بکەی بۆی ببێ بە ڕیکلامی و خەڵک بۆت بێ بەڕای من بە هیچ جۆرە لەگەڵ ئەویانیم حەقیشە ئەوە یاسایەکیش بۆ ئەوە دروست بێ بەڕاستی من چەنەها خەڵک هەیە هاتووە بۆ لام یەک شتیان و تۆ توانە من فیلەری لێوەکەم لە لای فلان دکتۆر کردووە بەڵام لە سوۆشیال میدیا لەبەری دکتۆر فلان پارەی یاومەتێ چل وەرەقی یاومەتێ ئێستا لە سوۆشیال میدیا لای خەڵکەڵم لە لای فلان دکتۆر کردومە تەسەوری ئەو وەزعەکە کەواتە ئەوە هەیە بەڵێ هەیە ئەو دکتۆری کە خۆی بۆی کردووە ئیشی جوانە بەس ڕیکلامین ناکا بۆ خەڵک باشە ئەو لەو نەوعانەیەکە و خۆماناسا ڕیکلامین یعنی خەڵک ناهێنێ ڕیکلامکە بەڵام توێتی لای فلان دکتۆر کردومە بۆ لەبەرەی شکلەکەی جوانە لێوەکەی بەدڵە پارەی ئێنێ بۆی بڵێ لە لای ئەو کردومە ئاخر ئەوە زۆر هەڵەیە بەڕاستی بەڕای من حەقیشە شتێک بۆ ئەو دابنرێ بەڵێ بگوان پرسیارەکەم بۆ بەڕێزت لەوە هات کە باسی خواردتەمەنی 20 ساڵت کرد خواردتەمەنی 20 ساڵ ڕەنگە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هەندێک
کەس ببینن هەندێک کەسایەتی ببینن کە بەلای ئەوانەوە شتێکی زۆر جوانە ئەوە بێت چاو لەوان بکەن و بۆیە داوای ئەو جوانکاریانە بکەن. بەڵا بەدڵنیەوە با بێنەوە سەر ڕۆتینەکانی پێست. دکتۆرە بەکارهێنانی دژەخۆر بۆ ژێر چاو یەکێک لە بینەرەکانمان پرسیاری کردو. بەڵا ئەتوانی بەکاری بێنی بەس ئەو دژەخۆرانە بێ کە کەحولی زۆرتیانە چونکە کەحول پێست هەستیارەکە خاصەتەن پێستی دەوری چاو خۆ دەزانی ناسکترین پێستە لەبەرەوە بێ ئەو جۆرانە بەکاربێنی کە کەحولیتیانێ بۆی پێستەکان ئاڵۆشی بۆ دروست نەکات بەڵام ئاسایی ئەگەر بەکاربێن. باسی شێدارکەرەوەمان کرد باسی دژەخۆریشمان کرد چیتر گرنگە؟ ڕۆتینی ئەوەی کە چۆنی گرنگی بە پێستەبەی ئێمە لە دوای تەمەنی 30 بۆ 35 ساڵەوە نەسیحەتی و کەساناکەن کە پێستیان وشکە سریع دەستکەن بە ئەنتی ئەیجەکان واتە ئەو کرێمانەی دژە پیریە ئەمە زۆر زەرورە وەکو ڤایتامین سی وەکو ئەو پێکهاتانی کە ئەنتی ئۆکسیدەنتەکانی تایە هەندێکیان هەیە بەس شێدارکەرەوەی و غەیری ئەوەش پەڵەش کاڵەکاتەوە ئەمانە کرێماتی باشن طبعاً سپاس بۆ خوای گەورەی لە کوردستان هەموو پرۆدەکتە باشەکان هەیە الحەمدولیلا سەیدەلێکانە ئەتوانی ئەمانە گرنگی پێبن خاصەتەن ئێستا جەنابەت باسی دەوروبەری چاوت کرد ئەوە شوێنێکی زۆر گرنگە بۆی کرێمی ڕۆژانە و شەوانەی هەبێ لە هەمان کاتیشا کرێمی شێدارکەرەوەی ئاسایی کە دژە پیرەکانی تایە ئەمەش زۆر زۆر گرنگە و لە هەموویشی مهمتر کاکە دکتۆر چۆن محافەزە لە پێستمانکەی بە پاک و خاوێنی ڕایگرین ئەو پرۆدەکتانەی کە بەکاری هێنین بۆ ئەوەی پاکشکەرەوەی دەموچاو ئەمە زۆر زۆر گرنگە ئەومان بیر نەچێت ئەی ئەوانە زەرورە لەبەرەوەی تۆ کەسێک پێستی چەورە ئەبێ ڕۆژانە چەند جارێک دەموچایی بشواتەوە بۆی ئەو چەوریە لابەرێ بەڵام کەسێک پێستی وشکا بێ و سابونانە بەکاربێنێ کە پارفۆم فریە پارابین فریە بۆی پێستی هەستیار نەکە واتە جۆری پاکشکەرەوەکانیش لەسەر پێستمان دەورە بینە هیچ ماوە پێمان بڵێ لەسەر بابەتی تەسەورەکەم وەکو مادەی سیرەمی ریتینۆڵ خەڵک زۆر وەصفی ئەکا کە ئایا چیە ریتینۆڵ جۆرێکە لە جۆرەکانی ڤایتامین ئەی دریڤێتیڤەکان ئەمە بەکارهێنێ بۆ کونی لە بچووکردنەوە لەو کەسانی کە کونی لایەن هەیە ئەتوانی هەفتانە چەند جارێک دووبارە کرێتەوە تەقشیرێکی بەسیتی پێستت بۆ ئەکا توێژاڵێکی پێستی بەسیتت بۆ لا ئەبا و پێست بە گەنجی هێڵێتەوە لە هەمان کاتەوە کەسانی پێستیان زیبکەی هەیە ئەتوانن ساڵانە چەند جارێک ئامێری هایدرافەشەڵ بەکارهێنن بۆ دەموچیان بۆ پاکردنەوە. دەست و چاوت خۆش زانیارەکان.